بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. یەکشەممەی ڕابردوو پەرلەمانی کوردستان ماوەی کارکردنی بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان درێژ کردەوە. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش دەنگی بە یاساکە نەدات. بە میواندارێک لە بەڕێزان کاروان کازم پارێزەر لە ستۆدیۆی سەرەکی، هەروەها نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس و چالاکی کۆمەڵی مەدەنی لە هەولێرەوە، لە سۆرانیشەوە مامۆستا مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا گەر بچینە لای مامۆستا مەڕوان لە سۆرانەوە. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، بۆچی ئێوە دەنگتان بە ماوەی درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستانەدا؟ بەڵێ بەڵێ دیارە مامۆستا مەڕوان ئەگەر حازر بێت باز لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر دەکەین لە پەرلەمانی کوردستان کە درێژ کراوە. یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ساڵی 2006 دەرچووە، یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر، بەڵام ماوەکەی بەسەر چوو بوو لە 2016 شەوە بۆی پەخستنی پەرلەمانی کوردستان یاساکە. لەبری ئەم یاسایە بۆ ماوەی 2 ساڵ کار بە یاسای سزادانی عێراقی دەکرا. وەجارێکی تریش پەرلەمانی کوردستان یەکشەممەی ڕابردوو یاساکەی درێژ کردەوە. ئێستا گەر مامۆستا مەڕوان ئامادە بێ، مامۆستا سڵاو لێبێت، سەبارەت بە درێژکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆچی ئێوە دەنگتان بە یاساکە نەدا؟ بەڵێ مامۆستا مەڕوان. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ بەڕێستان و بۆ دەرفەتە لای بەڵێ بۆ هەردوو ئەو میوانە بەڕێزە و سەڵاو و ڕێز و احترام بۆ سەرجەم بینەران. بەڵێ ئەو ئیتیفاقات و لەگەڵ بنچینەی مافەکە شەمان لەگەڵ خودی بەڵێ کە بێ بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بە هەموو چین و توێژەکان بەڵێ مامۆستا یەکانی خۆیان پێڕاگەیاندوون لەسەر ئەم یاسایە و لە دوایین هۆشداری بۆ پەرلەمانی کوردستان ئۆفیسی مافەکانی مرۆڤ یۆنامی بۆ بەڕێز بەڵێ و بۆ بەڕێز مامۆستا سۆران عومەر سەرۆکی لێژنەی بەڕێز وەرەڤالە بەکانی خۆی پێڕاگەیاندوون و پێشی ڕاگەیاندوون دووبارە داواتان لێ دەکەینەوە کە ئەو یاری دەکەنەوە بۆی کە لەگەڵ ئەو ئیتیفاقاتانە بگونجێتن کە لیژنەکانی مافی مرۆڤی جیهانی و ئەو ئیتیفاقاتانەی کە لەگەڵ حکومەتی عێراق کراوە بۆ ئەشکەنجە و بۆ معاملەکردن لەگەڵ زیندانیان یەک بگرێت و چونکە خەلەل و کەموکوڕی زۆری تێدان. ئەوە لەو جانبەی. لە جانبێکی دیکە ئێمە لە سەرەتای چوونمان بۆ پەرلەمانی کوردستان لە ساڵی 2014 لە دانیشتنێکی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ بەڕێز دکتۆر یوسف و دەستەی سەرۆکایەتی بەڕێزان کاک دکتۆر جعفەری منچی کە حزوری هەبوو و بەڕێز کاک شێخ فەخرەدین کە سکرتێری پەرلەمان بوو، ئیتیفاقێکی کەتبیمان لە نێواندا هەیە کە ئەو یاسایە بە شەرتێک بێتەوە ناو هۆڵی پەرلەمان لە 2014 ئەو قسەی من دەکەم. بەڵێ شەرتێک پاش 6 مانگ ئەو یاسایە دەبێ هەموار بکرێتەوە. واژۆی سەرۆکی هەموو فراکسیۆنەکانی لەسەرەکەواتە هەموو فراکسیۆنەکان تێبینی جددیان لەسەر ئەو یاسایەیە، بەس فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی نییە کە تێبینی لەسەرێ، بەڵام بەڕاستی فراکسیۆن بەڵێ
یاسا و ڕێسەیانەی کە پاراستنی مافەکانی مرۆڤی لەخۆ گرتووە و داکۆچیشی لەسەر دەکەی. بەڵێ مامۆستا ئێوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ هەر لەگەڵ بوونی یاسای تیرۆردانین لە کوردستان یاخود پێویست هەرێمی کوردستان یاسایەکیە بێت بە ناوی یاسای تیرۆر بەڵام لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ بگونجێت. ئێمە لەگەڵەوە داین کە یاسایە کە بێ بە ناوی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر کە تیرۆر قەناعەتم وایە کۆمەڵی ئیسلامی یەکەم حیزبە کە کوشتەی دەستی تیرۆرە لە هەرێمی کوردستان، بەڵام ئێمە دەڵێن ئەو یاسا دەبێ یاسایەک بێتن لەگەڵ مافەکانی مرۆڤدا بگونجێتن، یاسایەکی گشتگیر بێتن، یاسایەک بێ حزبی دەسەڵات دارنەی کاتە بەهانە بۆ سەرکوتکردنی نەیارەکانی، یاسایەک بێ بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەکو یەک بێتن. ئێمە لەگەڵی داین و پشتگیریش لەوە دەکەین لەبەرەوەی ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئیسلامی هەمواری یاساکەشمان پێشکەش کردو، ئەگەر لەگەڵ ئەوە دانەباینە هەموارمان پێشکەش نەدەکرد، هەمواری یاسای تیرۆرمان پێشکەش کردووە و لە هەفتەی ڕابردوو خوێندنەوەی یەکەمی بۆکرا لە پەرلەمانی کوردستان و ئێمە پێشەوەی کە ئەو یاسا بهێندرێتەوە ناوهۆڵی پەرلەمان، سەرۆکی لیژنەی یاسایی و ئەندامانی لیژنەی یاسایی پەیوەندیان بەمنەوە کردووە کە بە زووترین کات ئێمە هەموار پێشکەش بکەین، چونکە ئەو یاسایە کەم و کوڕی زۆری هەن بۆی کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە، ئەو جارێکی دیکە درێژ بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان. نەخێر ئێمە لەگەڵی داین، لەبەرەوەش لەگەڵی داین بۆی کە ئەو یاسایە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان وەکو یەک بێ، بەڵام لەگەڵ ئەو پرانسیپانەی کە مافەکانی مرۆڤ لەسەری کۆکن ئەو یاسایەت یەک نەگیرێتن، بەتایبەتیش بۆ ئەشکەنجە و زیندان و بەتایبەتی بۆ تۆڵەی سیاسی سەرنەوە لە نەیاران لە هەرێمی کوردستان. بەڵێ ینی پێشترم یاسایە خراپ بەکارهێنراوە لەلایەن هێزە ئەمنیەکانی پارتی وێکێتیەوە وەکو تۆڵەیەکی سیاسی بۆ نایارە سیاسەکانیان بەکارهێنرابێت؟ هەرگومانت نەبێت ئەگە تەماشای ئەو راپۆرتانە بکەی کە بڵاو کرانەوە لەسەر ڕەوشی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە عراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش لە زیندانەکانی هەرێمی کوردستانیش ئێمە بە دیکۆمێند بە وەکو بڵێ زانیاری حاشا هەڵنەگر لە لامانەکە خەڵکێکی زۆر ئەو یاسایە بۆتە وەکو بڵێ زەریعەیەک بەدەستی هێزە ئەمنیەکانەوە، ئەو یاسایەش نەبووە خەڵکیان ئەشکەنجە و خەڵکیان وەکو بڵێ بە شێواشێکی زۆر ناشارستانی خەڵکیان ئەشکەنجە داوە و دوور لە هەموو پێوەری یاساکانی مرۆڤ و ڕەچاوکردنی مافەکانی تاکەکانی ئەو کۆمەلگە خەڵکیان بە زۆر هێناوە دانیان پێناوە بە تاوان و بە جەریمەکانیان، حتا بەرپرسێکی باڵا پێم خۆش نییە من ناوی بدەم، بۆی جێڕامەوە گوتی لە تەقینەوەی پێش هۆڵی زەرد دوو نەفەریان هێنان لەسەر شاشەکان ئاعترافیان پێکردن، دوایش ئەوانەی کە بەکەری ڕئیسی بوون و بەکەری فعلی بوون دەرکەوتن کە ئەوانە ئەسڵ و ئەساسن و دەستیان لەو کارەیدا نەبوو. چەندان نمونەی دیکەمان لەبەردەستە ئێمە تاوانی گەورە کراوە لەو وڵاتە، خەڵکی دیکە تاوانەکەی لەسەر سەپێنراوە بە زۆری تەعزیب و ئەشکەنجەدان و هەڕەشەکردنی شەڕەفبردنی ئەو جۆرە کەسانە کە تەعەڕوزی خاوخێزانیان بکەن، ئەوانە هەمووی کراون بەداخەوە دەڵێم لە سجنەکانی هەرێمی کوردستان و لە هەردوو تەڕەفیش کراوە، بەڵام بەڕاستی زیاتر کە دەڵێم لە هەردوو تەڕەفیش کراوە بە بەڵگە و ئیسپات لە بەردەستمانە، لەبەرەوەی ئێمە دەمانەوێت ئەو یاسایەک بێتن زیندانەکانمان ببنە جێی پەروەردەکردنی خەڵکی تاوانبار، ئەو خەڵکەی کە تاوان دەکا پەروەردە بکرێتەوە جارێکی دیکە، بۆی کە ئەگەر مەجال ماوە کابرا بتوانێتن بە ئاسوودەیی و واز لە نەفسی تاوانباری ئەوانە بێنێتن بێتەوە ناو کۆمەلگە و بێتە شخصێکی
بەسوود و بەکەڵک بۆ کۆمەلگا نەک ئینسانێکی بەسوود و بەکەڵک بچێتە ئەو سزنانە کەلکی ژیانی پێوە نامێنێتن لەناو کۆمەلگە و مجتەماعی کە تێیدا دەژین ئێمە. بەڵێ بەڕێز وتت پێشتر فراکسیۆنەکان وارەکەوتبوون سەرۆکایەتی پەرلەمانیش کە یاساکە هەموار بکرێتەوە بەڵام بۆچی بەبێ هەموارکردنەوە درێژ کرایەوە وەڕای فراکسیۆنەکانی تر چیەک بۆچی دەنگیان بە درێژکردنەوەدا؟ خۆی کاکە حەچیم گیان پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو خاڵە بدەم دیارە بە تایبەتی هەندێک دەستگای ڕاگەیاندن دەیانەوێت ئەو بابەتە بە لاڕێدا ببن وای نیشان بدەن کە کۆمەڵی ئیسلامی لەو یاسایە دەترسێتن خەڵکی کۆمەڵی ئیسلامی لەو یاسایە دەترسێتن بە هەر شێوەیەکی بێ دەیانەوێت خەڵکی کۆمەڵی ئیسلامی ناشیرم بکەنەوە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە ئەو یاسایە هەموارەکەمان پێشکەش کردووە لە هەفتەی ڕابردوو لە ڕۆژی سێشەممەی ڕابردوو کە جەلسەی پەرلەمان بوو ئەو یاسایە گەر تەماشەی بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان کە هەمواری یاسای تیرۆری تێدایە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا بۆ یاساکە لەناو هۆڵی پەرلەمان و ئەو هەفتەیەش کە دانیشتینەوە ڕۆژی چوارشەممە ڕۆژی یەکشەممە عەفوەن بە هەمان شێوە سیفەی استیعجال بە یاساکە درا بۆی کە بە زووترین کات لیژنەی یاسایی لیژنەکانی مافی مرۆڤ لیژنەی ناوخۆ راپۆرت پێشکەش بکەن کە سیفەی استیعجال بە هەر هەموارێک بدرێ بە یاسا هەر یاسایەک بدرێ دەبێت لە خلالی 5 ڕۆژدا راپۆرتی بۆ حازر بکرێت بۆی ئەو یاسا بهێنرێتەوە پەرلەمان ئێستا ئێمە مکەلەفین کە لە خلالی 5 ڕۆژی دیکەدا بەڵێ جارێکی دیکە ئەو هەموارە بخاتەوە بەرنامەی کار بۆی کە هەمواری یاسای تیرۆر بکرێتەوە لە هەرێمی کوردستان بۆی کە لەگەڵ مافەکانی مرۆڤ و لەگەڵ ئەو تێبینیانەی کە هەموو لایەنەکان هەیەە تێبینیەکان چاک بکەین و یاسایەک بێتن وەکو بە یەک چاو سەیری هەموو لایەن و چینی توێژەکانی هەرێمی کوردستان بکات. بەڵێ بە کورتیەوە تانەوەی کوێ یاساکە هەموار بکرێتەوە وەکو ئەو هەموارەی پێشکەشتان کردووە؟ ئێمە گەر تەماشای یاساکە بکەی یاساکە زۆر بێئینسافانە داڕێژدراوە بۆ نمونە یعنی کەسێک کە لە چاخانەیەک کەسێکی تیرۆریست چوو بێ بۆ ئەو چاخانەیە ئەو کەسە چایەکی لە پێشدا نابێتن ئەگەر نەشی زانی بێکە ئەوە تیرۆریستێکە یعنی بە هەمان شێواز معاملەی لەگەڵ دەکرێتن یان دەبینی لەسەر گەنجێکی هەرزەکاری ئەو وڵاتی ئێمە نابێ ینی دوور لە ینی عاتیفە بڕیار بدەین خەڵکێکمان هەیە عاتیفیە دەبینی لەسەر تۆڕەکانی ئەنتەرنێت و ئەوانە لە فەیسبوک و لەوانە لایکێکی کردو بۆ شتێک یعنی هەمان تۆمەت و هەمان جەریمەی بەسەردار دەسەپێتن بە یاسای تیرۆر تۆمەتبار دەکرێت و سزا دەدرێتن و ئەوە چەندان خاڵی دیکەی ئێمە لەگەڵەوە داین ئەو کەسانەی کە دەیانەوێ جا هەر ڕەنجێک بن هەر چین و توێژێک بن دەیانەوێ ئاسوودەیی و ئاسایشی ئەو وڵاتەوە و کە تێکی دەن وە لە ڕووی نەتەوایەتیەوە بێ لە ڕووی ئاینیەوە بێ لە هەر ڕوێکیەوە بێتن ئێمە هەموو لایەکمان دەبی بەیەک دەست و بەیەک هەڵوێست ڕوبەڕویان بینیەوە نێڵین ئاسایشی ئەو وڵاتەمان ئەمنی ئەو وڵاتەمان پێشێل بکرێتن و ژیانی هاوڵاتیان لای ئێمە شتێکی پارێزراوە و دیفاع لە ژیانی هەموو هاوڵاتیان دەکەین بەبێ ئەوەی گوێ بدەینە دینیان گوێ بدەینە قەومیەتیان لای ئێمە ئەوە خاڵێکی جەوهەریە ئێمە دەمانەوێت ئەوانەی کە بەکەری ڕئیسی تێکدانی ئەمن و ئاسایشی ئەو وڵاتین ئەوانە تۆمەتبار بکرێن و ئەوانە سزا بکرێن بە یاسای تیرۆر نەک یاسای تیرۆر یاسایەکی مەتاتی بێت و لاستیکی بێتن بە کەیفی خۆی دەسەڵاتداران بتوانن خەڵکی پێ تۆمەتبار بکەن دەمانەوێت نقطە لەسەر حەرف دابنین و بە شێوازێک بێتن ئەوەی کە بەکەری ڕئیسیە تاوان و سزای خۆی بۆی سزای خۆی بدرێتن و سزای خۆی وەربگرێتن و ئەوانەی دیکەش کە تەماشا دەکەین بە شێوازێک لە شێوازەکان هەڵخەڵەتێنراون لە چاکسازیەکان مەجالی
چاکردن و مەجای باشکردن و مەجای شۆردنەوەی مێشک و بیر و هۆشیان هەبێتن نەک خواخوامان بێ خەڵکێکی ئەو وڵاتە بە یاسای تیرۆر تۆمەتبار بکەین و لە سەزنەکان بیان ڕزی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاوی سەرۆک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە سۆرانەوە لەگەڵ ماوەی سپاس بۆ بەڕێستان. بەڵێ بینێرانی بەڕێز بەردەوامی لەگەڵتان کاک کاروان گەر بملای بەڕێز بەخێر بن بژبوورە دەن کاتینە لای بەڕێستان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی یاسای کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر تا چەندێک زەرور بوو کە یاساکە لە بری درێژکردنەوە هەر لە هەموار کرابایەوە بڵێن یەکشەمە ڕابردوو. سپاس بۆ میوانە بەڕێزەکە ڕێزمان بۆ مامۆستا مەڕوان و نیازخانیش. لە ڕاستیە من بۆ چوونی شخصی خۆم وایە لەم کاتەیە ڕاستی یاسای تیرۆر گرنگ بوو کە درێژ بکرێتەوە یا هەموار بکرێتەوە یاسایەکی تازە دەرچێت چونکە بەڕاستی ئەم یاسایە لە ساڵی 2023 بە پێی یاسای ژمارە 3 کە دەرچووە لە خۆلی یەکەمە لەو خولەیە کە دەرچووە خۆی ماوەکەی بۆ ماوەی 2 ساڵ بووە یعنی ئەو کاتە مشەڕع عەقڵیەت و بۆچوونی مشەڕع وا بووە کە ئەم یاسایە ئەسڵان خۆی بۆ ماوەیەکی کاتی دەرچێت بەڵام ئەوە بینین دوای ئەو دەرچوونی یاساکە بەردەوام درێژ کراوەتەوە تا ئێستا 6 جار درێژ کراوەتەوە ئەنەم خۆی لە خۆیان گومان لەسەر ئەسڵان ئەهەمیەتی یاساکەش دروستەکە ئایا لە هەرێمی کوردستانە فعلەن هەرێمی کوردستان پێویستی بە یاسای تیرۆر هەیە نیە یاساناسان لە هەرێمی کوردستانە دابەش بوون بەسەر دووبەرەوە بەرێکیان پێ وایە فعلەن هەرێمی کوردستان لەبەرەوەی ناوچەیەکە لەم منتیقەیەکە خۆی خازعە بۆی کە نەشئەی تیرۆر تیا دەرکەوێ گەشە بکە گروپی چەکداری تیرۆریستی دروست بێ فعلەن کە لە ڕابردووە هەش بووە گروپێکی تران ئەڵێ نەخێر ئەو تاوانانەی کە لە یاسای تیرۆری هەرێمی کوردستانە جێگەی کراوەتەوە لە قانونی عقوباتی عێراقی ژمارە 11 ساڵی 69 هەیە و پێویست ناکە یاسای تیرۆر بێتەختی ئەم یاسایانەکە بەڵام بە بۆچوونی خۆم من پێم وایە پێویستە یاسای تیرۆر هەبێ بەڵام پێویستە میکانیزم و پێودەنگەکانی پاراستنی مافی مرۆڤی زیاتر جاری جێگە بکرێتەوە ڕەچاوی پەیوەندی مافی مرۆڤ نەکراوە لەم یاسایە بە ڕێژێکی زۆر نەخێرە گەر بەندەکانی ئەم یاسایە بخوێنیتەوە بە تایبەتی ئەو تاوانانی کە دان کە باسی ئەکات دواتر ئەو سزایانی کە بۆی دایناوە سزاکان بریتین لە سزای ئەدام سزای سژنی هەتایی و بەسیترین سزاشی ئەڵێ نابێت لە 15 ساڵ زیاتر بێکەواتە یاساکە یاسایەکی زۆر قاسیە و من پێم وایە لەم کاتە ئەم یاسا گرنگ نەبوو بەڕاستی بەم پەلەپەلەی لەم دۆخەی ئەسای پەرلەمانی کوردستانە بەڕاستی یاسای گرنگتر هەبوو بیرمان نەچێ پەرلەمان خۆی لە بەردەم هەڵبژاردنایە لە سینۆیە بۆیە یەکەم شت پەرلەمان بەڕاستی پەنای بردایە بۆ هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هیچ نەبووایە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازی لە موچە و خانوشینە جارێکی تر قسای و بەردەوامی کارەکانی لە دوایە پەنای بۆ هەموارکردنی یاخود درێژکردنەوەی ماوەی یاسای تیرۆر کراکەواتە لە ڕووی گرنگیەوە لەم کاتا من پێمەوە یاسای گرنگتر هەبوو. سپاس دەکەم دواتەکەم بۆ لای بەڕێز نیازخان زۆر سپاس بۆ بەڕێزتان ببوورە درەنگ کاتینە لای بەڕێزتان سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی کارکردن بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە هەرێمی کوردستان ڕاتچیە کە ئێستا درێژ کراوەتەوە پێ دوایە نەدەبوو هەموو فراکسیۆنەکان بۆ نمونە ئێستا جگە لە فراکسیۆنی کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی دەنگیان پێنەدابێت فراکسیۆنەکانی تریش پێ دوایە دەبوو دەنگیان بە درێژکردنەوەکە نەدابایە لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە بابەتی درێژکردنەوەی پێنجەم جاری یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆرەیە هەڵبەت ئەمە بەشێکە لە درێژە پێدان بۆ عەقڵیەتە سیاسی کە چەندین ساڵە ئامادەیی زۆر بەهێزی هەبووە لەلایەن پارتی و یەکێتی وەروەها هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تریشکە بە تایبەت لە خولی سێمی پەرلەمان و خولی چوارەمی پەرلەمان دەنگیان پێداوەتەوە بۆ نمونە لە خولی سێمی پەرلەمان ئاسایی ڕۆشتۆ دەنگی پێدراوەتەوە لە خولی چوارەمی پەرلەمانیش لە 2014 ئەم یاسایە درێژ کرایەوە کێشە هەرە گەورەکە ئەوەیە تا ئێستا ئەوەی کە پەیوەندی بە هەموارکردنەوەی یاساکە و گۆڕانکاری پێویست و بنەمایی هەیە لە ناوڕۆکی ئەم یاسایە تا ئەم ساتش کە ئێمە قسەی لێ ئەەکەین ئامادەی نییە لە لای ئەو پەرلەمانتار و هێزە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستان هەن پێیان وایە بابەتی تیرۆر دەبێت بە مامەڵەیە لە یاساکە بڕوێنرێت بەبێ هیچ گۆڕانکاریە ئەم یاسایە بۆ خۆی لە بنەماوە ئەکرێت لە دوو ئاست پێوانی بکەین یەکەمیان لە ئاسی نێودوڵەتی بەڕاستی دژ بە پرۆتۆکۆلی ڕاستەقینەی
بەرەنگاربوونەوەی ئەشکەنجەیە کە عێراق واژووی کردووە و هەروەها لە بنەماوە دش بە جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤە دش بە یاسای تایبەت بە مافە مەدەنی و سیاسەکانە و لە ئاستی ناوخۆ ئەگەر بەڕاستی بچینە ناوڕۆکی ئەم یاسایە دش بە یاسای کاری ڕۆژنامەنووسی ژمارە 35 ساڵی 2007 ئەم یاسایە دش بە ناوڕۆکی ڕێکخراوە ناحکومیەکانە ئەمە دش بە یاسای دەستخستنی زانیاریە ناکۆکە لەگەڵ زۆرێک لە یاساکانی تریش کە بەڕاستی توانیوێتی کۆمەڵێک ماف بەدەست بێنێت کێشە هەرە سەرەکیەکە ئەوەیە لەم یاسایە جگەلەوەی کە سزای زۆر توندانراوە لە لای موشەڕع و بەڕاستیش ئەم یاسایانە بە جۆرێک چوونەتە بواری جێبەجێکردنەوە لە هەموو شکارە سادبارتر ئەوەیە کە ئەم یاسایە ڕێگا ئەدات بەبێ گەڕانەوە بۆ بڕیاری دادوە ڕاستەوخۆ دەستگاکانی ئاسایش هەڵبکوتنە سەر ئەو کەسەی کە گومان لێکراوە یاخود ئەخباری کراوە لە لای کەسێکەوە و ئەمە زۆر ئەم بابەتە هەر بەکارڕێ نەهێنراوە بە تەنیا لە بەرامبەر ئەو دۆسیانەی کە پەیوەنددارن بە تیرۆر یا بەتەقینەوە ئیستیفادە لەم جۆرە مادانە کراوە بۆ هەڵکوتانە سەر دەستگا ڕاگەیاندنەکان گومانکردن لە بەشێک لە هێز و پارتە سیاسی ناوخۆیەکانی هەرێمی کوردستان هێز و پارتە ئۆپۆزیسیۆنەکانی باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ناوڕۆکی ئەم یاسایە بەڕاستی تەواو نامرۆییە و هەر ئەوەی کە سزایی لە سێدارەدانیش بەشێکەلەوە بەداخەوە من ئەمەوێ ئەو بڵێم تا ئێستا زهن و عقلیەتی جێبەجێکردنی سزای لە سێدارەدان ئامادەیەکی زۆری هەیە لە لای بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان و هەر لێرە ئەمەوێ ئەوە ڕابگەێنم ئەو پرۆژە یاسایی کە خودی کۆمەڵی ئیسلامیش پێشکەشیان کردووە بۆ هەموارکردنەوەی یاساکە بەڕاستی کەم و کورتی زۆرە تەنانەت هەندێک دەستەواژەی تیادا بەکار هاتۆتەوە بۆ نمونە دەستەواژەی لە ناوبردن کە لە یاسا کۆنەکە دەستەواژەی لە ناوبردن کۆ ئەدام بەکار هاتووە ئێمە گەربێت و شرۆڤەیەکی یاسایی لە ناوبردن کە ڕاستە ئەنجومەنی دادوەری دواتر ڕێنمایی بۆ ئەمە دەرئەکا بەڵام لە ناوبردن ئەکرێ بە غاز بێ ئەکرێ بە گولە بێ بە جۆرەها شێوەی تری کوشتر بێ کە لە یاساکەش ئەمەی کە هەموار کراوەتەوە تەنها جارێکی تر دەستەواژەی لە ناوبردن بەکار هاتۆ کۆ ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بابەتێکی زۆر مەترسیداری تری زیاد کردووە کە پێویستە ئەمە بە هیچ جۆرێک لە ئەگەری هەموارکردنەوەی یاساکە هەر گفتوگۆی لەسەر نەکرێ لا ببرێ ئەویش جارێکی تر سزای ئیعدام یاخود زیندانی هەتاهەتایی بۆ ئەو کەسە دەردەچێت کە تۆمەتبار یا تاوانبارە بە پارچەکردنی هەرێمی کوردستان یان نەپاراستنی یەک پارچەی خاکی هەرێمی کوردستان کە ئەمەش زیادکردنی دەستەواژەیەکی مەتاڵی ترە بەدەست دەسەڵاتەوە لە داهاتوو دەتوانێت چۆنی بێدوا بەکاری بێنێت. بەڵێ بەس پێ دوای ئێستا فراکسیۆنەکانی پەرلەمان بە تایبەتی ئەوانەی غەیری دەسەڵات چ بەرپرسارەتێکیان لە بەردەمدا لە بەرامبەر هەموارکردنەوەی ئەم یاسایەوە دەیبێت شێوازێک مەسەلەن هەموار بکرێتەوە بۆ چوونیەوە. بە بۆچوونی من لەم قۆناغە پێویست بۆ ئەم یاسایە هەر بوەسێت وەکەوەی کە چەندین ساڵی ڕابردوو ئێمە داوای وەستاندنی ئەم یاسایەمان کردو نەکرد بۆ ئێستا چونکە یاسایەکە بەڕاستی خۆی تیرۆر بەرهەمەهێنێتەوە نەک ئەوەی کە ئەتوانێت تیرۆر بوەستێنێ و خاڵێکی تر کە مەترسیدارەوە گوتم ینی بابەتی ئیعدام ئەشکەنجەدان ئەم جۆرە مامەڵەکردنە لەگەڵ دۆسیی تیرۆر ئەم عقلیەتە ئامادەی هەیە لە لای موشەڕعی هێز و لایەنە سیاسیەکان و فراکسیۆنەکان ئەمە کێشە زۆر گەورەکەیە یعنی مەترسیەت دەستهێنان بۆ هەموارکردنەوەی یاساکەش جارێکی تر بە پێچەوانەوە لەبری ئەوەی ئەم خاڵانە بوەستێنێ ئەم خاڵانە بەهێزتر بکات وەکەوەی کە کۆمەڵی ئیسلامی لە هەمواری یاساکە کەوتۆتە هەڵەیەکی زۆر گەورەوە لەبری ئەوەی بتوانێت ئەم مادە و بڕگە زۆر مەترسیدارانە بوەستێنێ لە پێشکەشکردنی هەموارەکە جارێکی تر کەوتۆتەوە ناو هەڵەیەکی گەورەتر کە من بە ئومێدیەوەم ئەم پرۆژەیە کە کۆمەڵی ئیسلامیش پێشکەشی کردووە بەم جۆرە نەڕاچکە بەڕاستی خزمەت بەو عقلیەتە دەکات کە ئێمە لە ماوەی پێشووی بەرنامەکە ڕخنەمان لێگرت. بەڵێ سپاس دەکەم دواتەگرێم بۆ لای بەڕێز نیازخان کاک کاروان بەڕێز وتدەم یاسای لە 2006 یەکەم جار پەسەند کراوە ینی دواتر هەر درێژ کراوەتەوە بەبێ هەموار کە تاکو ئێستا پێ دوایە دۆخەکە ئێستا زۆر جیاوازە مەسەلەن 12 ساڵ لەمەوبەر پێویستە هەموارێکی سەردەمیانی بۆ بکرێت یاساکە؟ بەڵێ بێگومان ئەسڵەن هەروتمان قسە هەیە لە کوردستان لەسەر کە یاسای تیرۆر هەبێیان نەبێ بەڵام مادام کە بووە بواقعی لە ساڵی 2006ەوە هەیە با یاسای بە یاسایکی مۆدێرن بێ زەماناتی زیاتری بۆ مافی مرۆڤتیا بێ ینی ئەوەی لەم یاسایە هەیە کۆمەڵێشت هەیە بۆ نمونە عقوبە شەخسیە لەم یاسایە سزای بە کۆمەڵی تێە سزای ئەو دەستگایە بۆ نمونە کە تیرۆریستێکی تێە سزای ئەو مؤسسایە بۆ نمونە کە بابەتێت بڵاوکەنەوە کە تەرویجە بە تیرۆر بۆ نمونە و بیریشمان نەچێت لە عێراقیش یاسای ئیرهابمان هەیە
بە خوێندنەوە لە بەرگە بابەتەکانی یاسای تیرۆری عێراقی زەماناتی زۆر باشتری تایە بۆ ئەو کەسانی کە تۆمەتبارن بە تاوانی تیرۆر. ئەسڵن لەم یاسایە هەر ناوی تۆمەتبار ناهێنێ، ئەو کەسێک کە ئەگیرێ بە تۆمەتی تیرۆر بە تاوانبار ناهێنێ، یەکسەر یاساکاڵێ تاوانبار، کە ئەمەش لە ڕووی قانونیەوە بەڕاستی حاڵەتێکی زۆر ناتەندروستە. تۆ کەسێ هیچ شتێکی بەسەر ئاساخ نەبووتەوە خێرا پێی ئەڵی تاوانبار و بە تاوانبار ناوهێنی، و لەوانەیە ئەمە لە داهاتوە نەتیجەی تحقیق ئەم کەسە بێتاوان دەرچێ، هێنی دوای ئیفراجەکرێ. تۆ چۆن لە قەبی تاوانبارە سەپێنی بەسەریا. حاڵەتێکی ترمان هەیە لە یاساکە کە لە ڕووی واقع ئەو با من باسی کەم، حاڵەتی مخبری سڕیە لە یاساکەیە، ئەو کەسێک کە هەواڵدەری نهێنیە. ئەمە لەکەیە کە بە ناوچەوانی ئەم یاسایەوە بەڕاستی بەپێی ئەو ڕێکارانەی کە ئێستا لە دادگاکانی ئاسایش لە هەرێمی کوردستانە جێبەجێ ئەکرێ، مخبری سڕیک بۆ نمونە کەسێکی هەواڵدەر بۆ بە نموناڵم ئەڵێ فڵانە کەس ئەلف منە ناس تیرۆریستە، یەکسەر دام دەستگاکانی ئاسایش لەسەر بنەمای ئەم هەواڵە کە ئیتر لێکۆڵینەوە ناکرێت ئایا ئەم هەواڵدەرەکەی ڕاستە ناتەندروستە دروستە، لەوانەیە ڕقێکی شخصی بێ. ئەم کەسە ڕاپێکی دادگا ئەکرێت و بە تۆمەتی تیرۆر، کە لەوانەیە لە نەتیجە ئەم کەسە بێتاوان دەرچێت، دوایی بەڕاستی ئەم کەسە بە خۆڕایی ماوەیەکی زۆر ڕەنگە لە ژوورەوە بێ، لە زیندانە بێ، و دوایی کە بەریشە بێ. بەڕاستی ڕاستە قانونەکە باسیەوەکە لەو کەسانی کە بە تیرۆرێکگیرێن و تاوانبارەکرێن بە تۆمەتی تیرۆر بۆیان هەیە دوای قەرەبووی ئەو مافانەی خۆیان بکەن کە لێیان زەوت کراوە. بەڵام تا ئێستا لە ڕووی واقعیەوە هیچ حاڵەتێکی لە مەمان لە هەرێمی کوردستان. بەڵام قسە لەسەرەوە بوون هەندێک بۆنە فراکسیۆن کە دەنگیاندا بۆ یاسا پاساوی بوو کە بۆشایی یاسایی دروست دەبێت بۆیە ماوەکەیان درێژ کردێتەوە. بەڵام لە 2016ەوە ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان بەخرابوو نەتوانرا یاساکە درێژکە، بۆ ماوەی 2 ساڵ کار بە یاسای سزادانی عێراقی دەکرا. هیچ پاساوێکی واقعی هەیە کە بڵێن بۆشایی یاسایی دروست دەبوو لەم ڕوانگەیەوە بۆی پێویستە یاساکە بە زوویی درێژ بکرێتەوە ماوەی کارکردنی. ئەگەر پێشتر بەڕاستی بەهانەی هەبووە بۆ حاڵەتە وجودی داعش و ڕێکخراوە تیرۆریستیانە، بۆی سە وجودی داعش و ڕێکخراوە تیرۆریستیانە بەو شێوە توندەی پێشوو نییە بەڕاستی، وەڵەوەی لە ساڵی 2014 هەتا 15 تا 16. بەڵێ من پێم وایە نەخێر بۆشایەکی یاسای ئەوتۆ دروست نابێت سەبارەت بە تاوانی تیرۆر، چونکە زۆربەی زۆری ئەو تاوانانی کە لەم یاسایە باس کراوە و ناوهێنراوە حاڵەتەکان دیاری کراوە لە قانونی عقوباتی عێراقیە باس کراوە، نەخێر بۆشایی یاسایەکی ئەوتۆ دروست نابێت. سپاس دەکەم. نیازخانەگە بگەڕین و لای بەرەزت وت لەم یاسایە پێچەوانەیە لەگەڵ کۆمەڵێک یاسا بۆ نمونە یاسای کاری ڕۆژنامەگەری، یاسای بەرزهێنانی مافی دەستکەوتنی زانیاری، یاسای ڕێکخراوە ناحوکمیەکانیش لەکوێدا ئەم یاسایە ناکۆکە لەگەڵ ئەوانە کە ئەمە کاریگەری هەیە بۆ سەر ئازادی ڕادەربڕین و بڵاوکردنەوە و پێویستە ئەم یاسایە لەم ڕوانگەیەوە هەموار بکرێتەوە. ئەم یاسایە بە تەنیا یاسایەکی سربەخۆ نییە کە لی بڕوانین. ئەم یاسایە ڕاستەخۆ پەیوەنددارە بە ئەنجومەنی ئاسایش بە دەستگای ئاسایشەوە کە هەردوو یاسای ئەم دەستگای ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایشیش لە مادەی 3دا لە بردەکان زۆر بە وازحی ئەویان دیاری کردووە کە چۆن بەرەنگاری تیرۆرە بنەوە یا چۆن مامەڵە لەگەڵ ئەواکەن کە وەرگیراوی ئەو هێز و وزێ لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر. ناوەڕۆکی یاساکە ئەم هەموو پێشێرکاری و دەسەڵاتە ڕەهایی کە دراوە واتە کاتێک کە قەراریدا یەکێک تاوانبارە دەستگاکان بڕیاریاندا کەواتە دەبێت باز بدەن بەسەر هەموو ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئاماژەم پێکرد ئەوان هەموو ڕەوایەتێک دەدەن بۆ گەیشتن بەو خاڵە مافەکانی تر پێشێل بکەن و ئەمە زۆر بەوازحی لە ناوڕۆکی یاساکە ڕەنگی داوەتەوە نەکەر ئەوە لە ساڵانی ڕابردووشدا چەندین بەڵگە و نمونە هەبوون بۆ پێشێلکاری و بازدان بەسەر یاساکانی تر بۆ دەستگیرکردنی کەسێک کە تۆمەتبارە دواتریش زۆر جار دەرکەوتۆ بەریئە ئەساسەن تاوانباریش نەبۆکۆی ئیدعای بۆ کراوە یاخود دۆسێتری بۆ دروستکراوە بۆی بیسەلمێنن کە تاوانبارە بە بارێکی سیاسی بەکاری بهێننەوە. خاڵێکی گرنگی تر ئەوەی کە پەیوەنددارە بەم یاسایەوە بۆم خاڵێکی سەرەکی باسی بکەم کە پێچەوانەیە لەگەڵ بەشێکی زۆر لە یاسانێ و دەوڵەتەکان و بەتایبەت پرۆتۆکۆلی تایبەت بە بەرەنگاربوونەوەی ئەشکەنجە ئەوەیە ئەمانی کە لە ماوەی ڕابردوودا لەلایەن دەستگاکانی ئاسایشەوە گیراون بەتایبەت ڕێکخراوی DHRD بەشێکی تر لە ڕێکخراوی وچان و ڕێکخراوەکان تر ئەوانەی چاودێریان کردووە ئەشکەنجەی زۆر ناپەسند بە هەموو پێوەرێک بەکارهێنراوە و
ئەمە ئەکرێت ببێتە هۆکاری ئەوەی کەسێ دەستگیر بکرێت لە ژێرباری ئەشکەنجەی زۆر دام بنێ بە تاوانێک کە دەستدام و دەستگا ئەمنیەکان داوای لێ دەکەن بۆی ئەم کەسە ئەشکەنجە نەدرێت دواتریش حکمی ئەعدامی بەسەر ساغ بکرێتەوە و بەدەن لەوەش ئێمە ئەبێ بەڕاستی بەرگری لەوە بکەین کە پێویستە حکمی ئەعدام نەک بە تەنیا لە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر پێویستە لە دوایین یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ کە چەسپێنراوە لە یاسای سزادانی عێراقی 111 ساڵی 1969 بە هەمان شێوە ئێمە نەیهێڵین چونکە ئەزمموی مێژوو و هەموو توێژینەوەکانی مێژوو سەلمان دویانە سزای لە سێدارەدان و پیادەکردنی ئەم جۆرە سزایانە نەبۆتە هۆکاری کۆتایی پێهێنان بە جۆرێک لە سزا و بەڵگەیەکی تر پەیوەنددار بە یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر بۆی ئێمە ئاماژەی پێ بکەین کەسێک ئەگەر خواستی تیرۆری هەبێت و بێوێ خۆی بتەقێنێتەوە ئەم کەسە ئەساسن ئایدۆلۆژیایەک لەلایەکی پێی وایە دنیایەکی تر بەدەسێنێ یعنی تۆ بە کوشتنی ئەمە دێی بە هێندەی ئەوەی مەبەستە تۆڵە بکەیتەوە بە هێندەی ئەو مەبەستە چاکسازی نیەوە و هەر پەنابردن بۆ سزای لە سێدارەدان جگەلەوەی کە سزایەکی تاو نامرۆیی وەلوتکەی سزا نامرۆیەکانە لە ڕاستیە ئەوە پیشاندا کە دام و دەستگاکانی ئەو وڵاتە لێبوونەتەوە لەوەی کە ئومێدیان بە چاکسازی هەبێ یا توانای ئەنجامدانی چاکسازیان هەبێ بۆیە لە بۆشایی ئەو دەسەڵاتێکی هەیەە پیان وایە دەبێت تونترین سزا بە ئەنجام بگێنن و یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ساڵی 2006 کاتێککە بووی بە یاسا بەڕاستی هەڵێنجراوی ڕووداوەکانی دوای شێخزانە ئەو قۆناغە بوو خۆ ئەگەر لێشی بکۆڵینەوە شێخزانە لە هەناوی چی دەستگایەکەوە هاتبوو لە خەلفێتی چی جۆرە حیزبێکی سیاسیەوە هاتبوو هەموو ئەمانە دوجار بەکارهێنران بۆ بەرجەستەکردنی یاسای زۆر تونندوتیش و دواتر درێژە پێدانی و هەروەها دەسا و دەستکردنی ئەمە بەبێ ئەوەی هیچ جیاوازیەک هەبێت لە نێوان عەقڵیەت و دیدگای پەرلەمانتارێکی گۆڕان یا یەکگرتو یا هێز و لایەنە سیاسیەکانی تر بۆی ڕەتی ئەم یاسایە بکەنە بە پێچەوانەوە هەمووی ڕەوایەتیان پێدا بەڵێ تۆ ڕەخنەتەیە بۆ نمونە لە فراکسیۆنەکانی یەکگرتو ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کەوانیش دەنگیان بە درێژکردنەوەکەی داوە بە دنیای من نەک ئەوان ڕەخنەم لە تەواوی پێکاتە ئاینی و نەتەوەیەکانی تریش هەیە لە پەرلەمانی کوردستان ئێمە کێشە بنەڕەتەکەمان ئەوەیە کە بە درێژایی ساڵانی ڕابردوم هێزولایەنە سیاسیانە نیان توانی و نیان وێراوە دیدگایەکی بوێرانەتر بخەنە ڕچوو من لەوەتی ئەگەم ئەزانم ئەگەر ئەگەر یەکگرتو یان بزوتنەوەی گۆڕان بۆ نە بەرەنگاری عقوبەی ئەعدام ببنەوە لەم یاسایە پارتی و یەکێتی پێیانەڵێن ئێوە حەسانە بۆ خەڵکی تیرۆریست دروست دەکەن من ئەزانم ئەم تۆمەتانیان بۆ بەرەنگارەکەنەوە بەڵام ئەگەر کەسێک دیدگایەکی سیاسی و مرۆیی و بەڵگەداری بەهێز هەبێت لە لای لەمانە سڵ ناکاتەوە دێت بەڵگا و نمونە بۆ بەرگریکردن لە بیرۆکەکەی هێنێتەوە و هەوڵەدا پرۆژەکەی سەر بخات بەڵام بەڕاستی پەیوەنددار بە بابەتی تیرۆر ئەمان تا ئێستا بوێر نەبوون ئازانە بوو بۆ بەرەنگاربوونەوە ئێمە وەک ئەوەی سەرباری ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ڕەخنیان هەیە بەڵام کۆمەڵی ئیسلامی جارێکی تر دێت پرۆژه یاسایەک پێشکەشەکات بۆ هەموارکردنەوەی یاساکە کە لە بنەڕە تا خۆی پڕە لە کەم و کورتی پڕە لە کێشە پڕە لە تەعزیزکردنی ئەو بابەتە مەترسیدارانەیەکی ئێمە ئاماژەمان پێکردوون لە پێچەوانەوە دەواازەی ترەکاتەوە بۆ ئەوەی وەکەوەی من ئەگەر قۆناغی ڕفراندۆم بهێنمەوە قۆناغی ڕفراندۆم خەڵکی وەک ئێمە کە درش بە ئەنجامدانی ڕفراندۆم بووین بۆ پێودانگەی کە هەیە بۆ پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان جاشنامەیان بۆ ئێمە کردەوە ئەیان لە قۆناغی دوای ڕفراندۆم شوێنی ئێوە ناکەینەوە ئەم برگانەی کە کۆمەڵی ئیسلامی زیادی کردووە هێندە دەستەواژەی مەتاتیان تێدایە کە درێژە بۆ عەقڵیەتە دەدات ئەمە پێی ناوترێت چاکسازی کۆمەڵی ئیسلامی پێویستە ئەگەر قەرار بێت بێت ئەم پرۆژەیە بە چاکسازیەکی زیاترەوە بکات ئەویش پێویستە بوێرتر بێ لەوەی کە هەیە پێویستە دش بە عقوبەی ئەعدام بێ پێویستە دش بە زۆرێک لەو برگانە بێ کە لە یاسایەدا بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر
گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا گروپی کۆمپانیەکانی نوێکار فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش بەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە باش و نیسکون و ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مالایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش هەمە شازاکانی ئەسپیڕەش هەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت جارێکی تر سڵاتان لەبێت بەڕێزان کاک کاروانگە بگەرم بۆ لای بەڕێزت سەبارەت بە داوای نەتەوە یەکگرتوەکان پێشتر لە 2016 کاتێک یاساکە بەسەر چوو نووسینگەی مافی مرۆڤی یۆنامی لە عێراق داوای کردبوو کە کارکردن بەم یاسایە ڕابگیرێت تا چەند پێویستە گوێر لە ئەم داوای نەتەوە یەکگرتوەکان بگیرێت و پێشتر دەبووە گوێ لێ بگیرایە بۆ بچوونیەوە بەڵێ لە ڕاستە یۆنامی لە عێراق ساڵی 2016 نامەیەکی ناردووە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سەرۆکی بۆ دەستەی سەرۆکایەتی کە داوایان لێکە ئەم یاسایە هەموار کرێتەوە یا بە شێوازێکی لێ بکرێت یاسایەکی نوێ دەرچێت لەگەڵ پێوەرە جیهانەکانی مافی مرۆڤ بێتەوە بۆ پێمەوە بەداخەوە پەرلەمانی کوردستان بە بۆنێ ئەو دۆخی کە تێیکەوت پاخستن و ئەنی ئەو دۆخی ئەو شێوازە و شڵەژاوی کە لە ناو پەرلەمانە دروست بوو ئەمە نەتوانرا گوێ لێ بگیرێ هەچەنەوەمان بیر نەچێکە یۆنامی و مەجلیسی حقوقی ئینسان کە سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە لە شێوەی تەوسیە لە شێوەی ئامۆژگاریە شتەکانیان ڕاستپاردەکانیان ئەنێرن ئەو بابەتانی کە بڵاوی ئەکانەوە هینی ئیلزامی نییە بۆ دەوڵەتان بەڵام مەجلیسی حقوقی ئینسان کە سەر بە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە 4 ساڵ جارێک ڕاپۆرتی پێداچوونەوەی دەوری هەیە UPR دۆخی مافی مرۆڤ لە هەموو وڵاتانی جیهانە هەڵەسەنگی کە بۆ هەری نێدراوە ئیلزامی یاخود بە شێوەی نەخێر هەر خۆیان ئاماژەی پێیان لە ناوەڕۆکی ئەو نامەیە کە بۆ دەستی سەرۆکایەتی پەرلەمانیان ئەوان چمەوەبەرێکیانەیە کە داوادەکەن بۆ نمونە یاسای درێژ نەکرێتەوە ینی چپاساوێکیان یۆنامی ئەوان چاودێریان هەیە ئەوان چاودێریان هەیە ئەگەڕێن بە زیندانەکانە ئەگەڕێن بەسەر دادگاکانە ئەو حاڵەتە پێشەلکاریانە ئەبێنن تۆمارێکن بێگومان بەشێ لەم حاڵەتانە پەیوەندی بە کاریگەری یاساکەوە هەیە بە نامۆدێرنی یاساکەوە هەیە بە کۆنی یاساکەوە هەیە لەبەرەوە ئەوان لە ضمنی ئەو تەوسیاتانە کە ئێنێرن بۆ باشکردنی زڕوفی مافی مرۆڤ بەشێکی گەورەی پەیوەندی بە یاساکانەوە هەیە و لەو راپۆرتی پێداچوونەوەی دەوریە کە 4 ساڵ جاڵی بڵاو کرێتەوە پێم وایە ساڵی 2018 بێ بڵاو بێتەوە باس لەو یاسایانەکە کە لە هەرێمی کوردستانان و لە ضمنیاش
بزدەبت ینی بە دیاریکراوی نازانم ئایا ئاماژەی بە یاسای تیرۆراوە لە ساڵی 2014یانە بەڵام بەشێکی کاریگەری ئەو یاسای هەیە کە هەرێمی کوردستان تیادا لۆما کرێت لەسەرەوەی کە پێشەلکاری مافی مرۆڤی زیاتر ئەو نامەکەیەوان بۆ ڕاگررتنی یاسا لە ڕوانگەی پێشێلکاری مافی مرۆڤ بوو کە بۆ ئەم یاسا و پێشێلکاری زۆری مافەکانی مرۆڤ کرا گومان وەکو هەڵوێستێکیەوان وایە جنا دۆخی مافی مرۆڤەکە لە هەرێمی کوردستانە نموزەجی بواە و باش بواە ئەوان بە هیچ شێوەیەک تەوسیان نانار و بگرێت دەستخۆشیشانە کرد بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە دۆخی مافەکانی مرۆڤ چ لە ڕووی ئەو کەسانەی کە لە زیندانان چ ئەوانەی لە دەریشەوەن بەڕاستی ئەوانی ژۆک وایە لە زیندانە بژین دۆخێکی ناهەموارە بەڕاستی بەڵ بە سەبارەت بە بورگەکانی یاساکە نیازخان باسی لەوە کرد کە بنۆ کۆمەڵک بەرگەی لاستیکی تێدایە بۆ مناوانەی کە خاکی هەرێم دابش دەکەن بۆ مناوانە بە تیرۆر دابنرێن پێ دوایە مەسەرەن ئەمە جێبەجێ ناکرێت بەسەر کۆمەڵک هێزی سیاسی کە ئێستا مەسەرەن کوردستانیان دابش کردووە ئەگەر بڕگە و بەندەکانی مادەکە ئەم یاسایە و خۆی جێبەجێ بکرێت من لەگە برادێکمان هەر کردمان بە گاڵتەگە وتمان لەوانێ نیوەی هەرێمی کوردستان بچێتە زیندانەوە بەڕاستی گەرە و یاسایەوە خۆی جێبەجێ کرێ چونکە لەسەر ئاستی گروپ و حیزب بۆ لەسەر ئاستی تاکیش لەم ڕووداوانی دوایە لە 16 ئۆکتۆبەر بەدواوە کۆمەڵی حیزبولایانی سیاسی کۆمەڵی ئەشخاصی شەیە لە ناوێنە بەڕاستی یاسای تیرۆر شمولیانەکە بە ئەمە خەڵکی کوردستان بیزانێ هەر لە هێنانی هێزی بەیانی بۆ ناو هەرێمی کوردستان هەر لە دروستکردنی هێزی میلیشیا هەر لە بڵاوکردنەوەی ترس و تۆقان لە ناو هەرێمی کوردستانە هەر لە بابەتی ڕەفاندن هەر لە بابەتی زەوتکردنی مافی خەڵک بڵاوکردنەوەی تیرۆری و ئیرهاب خۆی تیرۆری ئیرهاب ڕاستە لە وێنە ڕاستەقینەکەی خۆیان بریتێ لە کوشتنی ئینسان ڕەفاندنی ئینسان یاخود ئازاردان و ئەشکەندەدانێک بۆ نمونە بە کۆمەڵ بەڵام دیوە معنەوەکەی مەترسیدارە بەڕاستی تیرۆر کە بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و دروستکردنی شڵەژاوی لە ناو کۆمەلگا ئەمەش لەسەر ئاستی بەڕاستی حیزب بینیمانە لەسەر ئاسی ڕێکخراو بینیمانە بەداخەوە لەسەر ئاستی شخصی باڵانە ناو حیزبەکانە بینیمانە بەڵام بەداخەوە ئەم یاسایە لە ڕابردووە بینیمانە بە جۆرە لە جۆرەکان بۆ تەسفی سیاسی لایەنەکانی تر بەکارهاتوو. بەڵێ سوپاس دەکەم. نیازخانەکە بگەڕێم وڵای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لەوە کرد کەم یاسا زۆر جار خۆی تیرۆری بەرهەمێناوە ینی چۆن مەبەست چییە کەم یاسای خۆی لە بریەوەی کەم یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆری بەرهەمێناوێت. من نمونەی سەردەش عوسمان دەهێنمەوە وەگێکێک لەو نمونانەی کە چۆن سوود لە دۆسیی تیرۆر بینراوە بۆی پەردەپۆشی تیرۆرێکی تری پێ بکرێت بۆ نمونە کاتێک کە سەردەش عوسمان تیرۆر کراوە لەو تیرۆرکردنە پارتی دیموکراتی کوردستان و زۆر بە دیاریکراوی بنەماڵی بارزانی پێ تۆمەتبار کرا دوای ئەوەی کە لیژنەیەک دروست کرا تۆمەتێکی تر بۆ سەردەش دروستکرا لە بری ئەوەی تاوانبارانی پشت ئەم کردە تیرۆریستیە بدۆزرێتەوە کە سەردەش لە پێش کۆلیژەکەی ڕفێنرا و دواتر تەرمەکەی و بە شەهیدکراوی لە مووسڵ دۆزرایەوە هەڵسان هیشامیان بۆ دۆزیەوە و دۆسی تیرۆریان بۆ دروست کرد ویسیان پەردەپۆشی تیرۆرە ڕەسەنەکە بکەن. خاڵێکی تر ئەوەیە کە یعنی بە پێی شوناس و ناساندنی تیرۆر هەر خودی ئەم یاسایە تۆقاندنی بەرهەمهێناوەتەوە ترسی بەرهەمهێناوەتەوە بە پێی ئەو بەڵگانی کە لەلایەن ڕێکخراوە ناوخۆیەکانی مافەکانی مرۆڤ یاخود ڕێکخراونە دەوڵەتیەکانەوە تۆمار کراون یاخود لە چوارچێوەی تەواوی ئەو ڕاستپاردانەی کە خراونەتە ڕوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە لایەن ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕێکخراوی مافەکانی مرۆڤ هەمووی ئاماژە بەواکەن زۆر بەڕوونی کە چۆن ئەم یاسایە جۆرێک لە تۆقاندن و سەرنگومکردنی تری بەرهەمهێناوەتەوە کە ئەگەری هەیە ئەم یاسایە لە بەرامبەر هەر کەسێک بە ئاسانی بەکاربێت بۆ سەرکوتکاری و بەشێک تەنان لەو پێناسە مەتاقی کە لە سەرەتاشدا هاتووە ئاسان دەتوانێت بەکار بهێنرێتەوە لە بەرامبەر هەر گروپ و لایەنێک لە کاتی جێبەجێکردن کە بتوانێت لایەنەکەی پێ سەرکوت بکە. ئەمە حاڵەتی هاوشێوە زۆرە بە ناوی تۆمەتباری تیرۆرەوە یاخود بە ناوی ئەو سەرچاوی کە ئەخباری کەسی تیرۆریست ئەکات گوایە ئاسانم کەسانە دەستیان بەسەراگیرێ دواتر بەبێ دادگایی کردن زۆر جار بەهۆی ئەشکەنجەوە بەپێی ئەو بەڵگانی لە ژێر دەزان کە ئەشکەنجەی ڕووسی نینۆک دەرکردن هەڕەشەکردن بە ئەختیساب زۆرێک لەم بابەتانی تر پیادە کراوە ئەوەی کە بەڕوونی ڕێکخراوەکان تاوکسە تۆماریان کردو ئاماژەیان پێ کردو لە دژی وەستاونەتەوە وەستاوینەتەوە شتا ئەم ساتە بۆیە ئەم جۆرە لە یاسا ناتوان
ناتوانێت زامنی بنەماکانی مافەکانی مرۆڤکە بۆیە نەتەوەیە گرتوەکان زۆرێک لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە دش بەم ناوڕۆکی ئەم یاسایە دەوەستنەوە لەبەرەوەی ناوڕۆکی ئەم یاسایە بە هیچ جۆری یەکانگیر نییە لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ هەر یاسایەک بەڕاستی بەتاڵ دەبێتەوە لە نرخ لە ڕێکخستن لە ئامانجی خۆی کاتێک کە یەکانگیر نابێت لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤ وەروەها هەوڵەکان بۆ بەدیهێنانی دادپەروەری. تا چەندێک پێ دوای ئەم یاسای خراپ بەکارهێناوە بۆ نایڕە سیاسەکانی مەسەلەن دەسەڵات بە تایبەتی ئیسلامیەکان تا چەندێ مورتە قوربانی ئەم یاسایە بە بۆ چوونیەوە چووکە داتاشینی تیرۆر بۆ ئیسلامیەکان ئاسانترە لە هێزی تر. لە ڕاستیە ئیسلامیەکان فرە گروپن فرەبیرن تێگەشتن و دیدگای جیاوازیان هەیە. ئێمە زۆر بەڕوونی لەگەڵ ئەوەین کە هەر کەسێک تیرۆریست بوو لە ڕێگەی دادگای دادپەروەرانەوە دەستگیر بکرێت بەڵگەکان پشتڕاست بکرێتەوە و بەم جۆرە تاوانبار دەربازی نەبێت لە سزا. پێچەوانەی ئەمە بە هیچ جۆرێک بابەتی تیرۆر و ترساندن و تۆقاندن دش بە هیچ گرۆپێکی سیاسی ئیسلامی یاخود هێزە لایەنەکانی تر بەکارنێنرێت نەک هێزە ئیسلامیەکان. تۆ لەیادت بێ پارتی دیموکراتی کوردستان تۆمەت و ناوزڕاندن و بوختانی بۆ نەو شێروان مستەفا دروست کرد کە ئەچووە خانەی تیرۆرەوە بەپێی ئەم یاسایەکە گوایە هەڕەشە لەگە سەفیر و لە کۆنسوڵخانە نێودەوڵەتیەکانی هەرێمی کوردستان و عێراقەکە واتە بەتەنیا کۆمەڵی ئیسلامی یا هێزە سیاسەکانی تر ئەمەیان لە دش بەکارنێنراوە بەڵکو لە بەرامبەر هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تریش ئەمە بەکارهێنراوە کە هەمووی دەچێتە خانەی تیرۆرەوە. بۆیە هێزی دەسەڵاتدار بەڕاستی هێزێکی ئەوەندە سەلیم نییە بەم جۆری کە خاوەن دەستگای ئاسایشەکە ئێمە زانین دەستگای ئاسایش دوورە لە چاودێری لە پێچینەوەی پەرلەمانی کوردستان. ئەنجومەنی ئاسایش پێشتر ڕاستەخۆ سەر بە سەرۆکایەتی هەرێم بوو دوای دەسەڵاتەکان دابشکران چوە ژێرباری دەسەڵاتی جێبەجێکردنەوە. دەستگای ئاسایش سەر بە دەسەڵاتی ڕاستەخۆی سەرۆکایەتی دەسەڵاتی جێبەجێکردنە لە ئەنجومەنی وەزیران واتە هیچ ڕقابەیەک بەسەر ئەمانەوە نییە. کاتی ڕێکخراوەکان ڕۆن بۆ چاودێریکردن ڕێگە نادەن یان تۆمەتبارە ڕاستەقینەکان بە ڕێگەیەک بە شێوازێک ئەشارنەوە کە ڕێگە نادەن بەڵگەکان بە ئاسانی بکەوێتە دەست کە ئەو شێوازی خراپ بەکارهێنانی دەسەڵاتە کە گیراوەتە بەر ڕون و ئاشکرا بێت. ئێمە سوپاسی دام و دەستگا ئەمنیەکانەکەین لەو شوێنێک کە ئەیانوێ ئەمن و ئاسایش شێرێمی کوردستان پارێزن ئەیانەوێ تاوانبار دەستگیر بکەن بەڵام هەموو ئەمانش ڕێوشوێن و پرەنسیپ و ئەخلاقیات و بنەمای ئینسانی خۆی هەیە بۆ نابێ بۆ جۆرە کۆتایی پێبێ کە دەرەنجامی تر و لانی مەترسیداری تر بەرهەم بێت. بەڵێ بە کورتی چاتەنە یاسا وەکو پێویست جێبەجێ کراوە بۆ نمونە لە یاساکە باز لە دەکەهێنانی هێزی بیانی مەسەلەن وەکو مەسەلەیەکی تیرۆر مامەڵی لەگەڵ دابشکردنی خاکی هەرێمی کوردستان یاخود ئێمە بینیمان لە کاتی شەڕی داعش کۆمەڵێک بەرپرس بازرگانیان لەگەڵ مەسەلەن داعش کرد بەڵام ئایا بەم یاسای مامەڵیان لەگەڵا بکە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین. ئەوەی کە پەیوەندی بە پارچەکردنی هەرێمی کوردستانەوە هەیە ئەمە لە بەرگە و هەموارەکەی کۆمەڵی ئیسلامی داهاتوە. ئەم یاسایە بەتایبەت ئەگەر مادەی 13 وەرگرین کە پەیوەنددارە بە قەرەبووکردنەوەی ئەو کەسانی کە گوایە ئەشکەنجە دراون لە قۆناغی لێکۆڵینەوە و شایانی قەرەبووکردنەوەی مادی و معنەوین تا ئێستا بە پێی زانیاریەکانی ئێمە بە کەمترین شێوە ئەمە پیادەکراوە. لە ڕاستیە من خۆمیز نمونەیەکم نەبینیوە لەوانەی بەم جۆرە دەستگیر کرابن ئەشکەنجە درابن دواتر قەرەبووی مادیە معنەوی کرابێتنەوە یاخود چارەسەری دەرونیان بۆ دەسەبەر کرابێ بە پێچەوانەوە ئەمانە دواتر دەرباز بوونەتەوە. ئەم یاسایە پێویستە چیتر ڕێگە نەدرێ بەم شێوەیە بەردەوام بێ. ئەم یاسایە پێویست بوەستێ و پێم وایە هەر پەرلەمانتارێک لە هەر قۆناغێکی پەرلەمانی کوردستان لە ئێستا لە ڕابردوو دەنگی بەم یاسایە داوە شەریکە لەو تاوانانەی کە بەرهەم دەهێنرێتەوە شەریکە لەو تیرۆرانەی کە بەرهەم دەهێنرێتەوە لە ڕێگەی ئەم یاسایە. بەڵێ سوپاس دەکەم کەرۆن تا چەندەم یاسایە خراپ بەکارهێنەوەلایەن دام و دەستگا ئەمنیەکان چووکە دام دەستگا ئەمنیەکان وەکو پێویست بە نیشتیمانی نەکراون تا چەند خراپ بەکارهێنەوە لە ماوەی ڕابردوودا. خۆی ئامارەکەی ئەڵێ 1200 کەس تا ئێستا بە جۆرەی ئەم یاسایە گیراون و لە سجنان. بەڵام کێشەکەەوەی ئەو دام و دەستگایی کە مختەسە بە جێبەجێکردنی ئەم یاسایەوە بەداخەوە ڕقابەیەکی دادوەری یا ڕقابەیەکی پەرلەمانی وای بەسەرەوە نییە کە تا ئێمە بتوانین مخاتەبەی بکەین و ئەو داتایانە وەرگرین بزانین ئەم حاڵەتانە چۆنن چەند کەس گیراوە چۆن گیراون ئەمانە چەندیان بەربوون ئەمانە چەندیان سزا دراون چەندیان ئیفراج بوون
ئایا ئەم کەسانە چەندیان بە هەڵە گیراون و قەرەبوو کراونەتەوە چەندیان بە هەڵە گیراون و قەرەبوو نەکراونەوە ئەمانە هەمووی پێویستی بەوە هەیە بە پێی یاسای بەدەستێنانی زانیاری بەڕاستی مخاتەبەی دەستگای ئاسایشەکان بکرێت لە هەرێمی کوردستانە بۆی بزانم حاڵەتانە چۆنە بۆی هەر قسەی لەو بابەتە بکرێت بەڕاستی لە نتاق عامەکە مێنێتەوە و لە ڕابردوو شا بەڕاستی هەبووە بە تایبەتی وەگەوەی جەنابە باسی کرد دەرحەق بە لایەنە ئیسلامیەکان ئەو قسەی نیازخان تەواوە لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە با بە ئینساف قسە بکەین دابەش بوون بۆ چەند بەرەو گروپێ بۆ نمونە لایەنە ئیسلامی هەیە لە ڕابردووە ڕەوتێکی زۆر توندوتیژی هەبووە دەرحەق بەوە بۆ کەمون هەموو بەشە لە کادرەکانی بۆ نمونە بانگ بکرێن بە پێرەی یاسا لێکۆڵیان لەگەڵاو کرد بەڵام لە دۆخی ئێستای هەرێمی کوردستانە بەڕاستی لایەنێکی سیاسی ئیسلامی بە دیاریکراوی وا نابێنرێکە بۆ نمونە لایەنگرەکانی ئەو ڕەفتارانەی کە ئەکەن بچێتە ژێر سێبەری یاسای تیرۆرەوە بەڵام بەداخەوە لێرە و لێوێ ئەبێستینەوە ئەندام و کادرانی لایەنە ئیسلامیەکان بۆ نمونە لە شاری هەولێر بانگ ئەکرێن ئەشکەنجە ئەدرێن لێ ئەدرێن هەتا ئاگاتە حاڵەتی کوشتنیش بۆ مەسی سیاسی بەکارێنراوە بەڵێ ئەتوانین بڵێن نمونە هەیە و لە ئەرزی واقعیا لە ڕابردووە بوونی هەبوو بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کاروان کازم یاساناس کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سۆ سوپاس بۆ بینەرانەوە سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتانەوە